بەناوی خۆی گەورە سەرەتای ئێمەوە کۆمەڵێک لە دەرچوانی دانەمەزرا و خۆبەخشانی کەرتی تەندروستی ئەم گوتبوونەیەمان ئەنجامداوە بۆ گەیانی پەیام و ناڕزایەتیەکانمان. داواکاریەکانمان ئاڕاستەی حکومەت و لایەنی پەیوەندیدارەکەین. داواکاری حکومەت ئاوڕێک لە دەرچوانی دانەمەزراوی کەرتی تەندروستی بداتەوە. ئێمە ژۆک دەرچووی هەر وڵاتێکی تر دنیا شایانی دامەزراندن و کارکردین لە ئیختیساسی خۆمانە. وەک ئاگادارن دامەزراندن بۆ دەرچوانی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانیش لەسەر حکومەتی ناوەندی عێراق ڕاستەوخۆیە. ئیتر بۆچێ بێت لە حکومەتی هەرێمی کوردستان ساڵانە چەنەها دەرچووی دانەمەزراو هەبێت ڕوو لە زیادبوون بێت. چارەسەری ئەم کێشانەش داوامان وایە کە کەرتی تەندروستی بەرەوە پێشەوە ببرێت و چیدی نەخۆشخانەکان بە خۆبەخش و فێرخوازەکان بەڕێوە نەبرێن و ئەوانەی خانشی نەبن کارمەندی نوێی چالاک لە شوێنیاندا برێن نەک خۆبەخش و فێرخوازەکان پڕ بکرێتەوە. دانەمەزرانی دەرچوەکان چەنها لێکەوتی خراپی هەیە وەک نەبوونی کەسی شیاو لە شوێنی شیاو، نەبوونی دامەزرانی کارمەندانی تەندروستی ناچارەکات کە جیا لە اختصاصی خۆیان کار بکەن، تەنان ئەرکی کارمەندانی تەندروستی تیژ بەجێ بگەێنن. چەندی نمونەی زیندوومانەیە کە کەسانی لە شیاوکەرتە تەندروستی عالی حکومەکانیش بەڕێوا بن کە بەدەرە لە اختصاصی خۆیان. بۆیە داوامان لەو دەرچە دانەمەزراوانەیە لەگەڵمان بەشدار بن و داوای مافی خۆیان بکەن بۆ ئەوەی لە اختصاصی خۆیان کار بکەن. بێهیوایی بەشێکی تریش بێهیوای خوێندکاران لە بەشە تەندروستیەکان و بەتایبەتیش بەشە تەندروستیەکانی پێماگاکانە لە کاتی نەبوونی دامەزراندنیش دەرچووی پێماگاکان ناتوان سەربەخۆ لە کەتی تایبەتیش کار بکەن. بۆیە دۆزینەوەی کاری شیاو هەروە ئاسانیە و ناچارە بن لە شوێنێک جیا لە اختصاصی خۆیان کار بکەن. دەرچوان لە کاتی نەبوونی دامەزراندن پەنا بۆ خۆبەخشیە بن. ئێمە ژەمانەوێت لێرەدا بە کورتی باسی ئەو خۆبەخشانە بکەین لێکەوتەکانی نەبوونی دەرچوانی دانەمەزرا و دوای تەواوکردنی خوێندن پەنا بۆ خۆبەخشیە بن لە ئامارێکە لە 35 کەرتی تەندروستی خۆبەخشان بەڕێوەی بن. ئەمەش لە پێناو دۆزینەوەی کار لە کەرتی تایبەت و پەیداکردنی ئەزموون لە ئێستادا ڕێژەیەکی زۆر کەمی خۆبەخشان بەتایبەت خۆبەخشانی کەرتی تەندروستی هەڵەبجە خاوەن فەرمانی وەزاری هەرچەندە کە مافی دامەزراندن و کارکردنیان هەیە لە قەڵەمدانیان وەک فێرخواز و ناچارکردنیان بەداوامکردن. ئەمە لە کاتێکیشدایە کە خۆبەخشان لەسەر حسابی خۆیان هاتوچۆکەن بەرپرسیارەتی هەڵەگرن دڵسۆزانە بەردەوامن لە خزمەت. بەڵام داواکاریمان لە فەرمانێکی وەزاری خۆبەخشان و دانانی دەرچوانی دانەمەزرا وەک خۆبەخش بچووک ناکەینەوە. داواکاری سەرەکیمان دامەزراندە بۆ شێوەی کەسی شیاو بۆ شوێنی شیاو بێت. داواشمان لە خۆبەخشە بەڕێزەکانەوەی لەگەڵمان بێنە سەرخەت و باوکاری لەگەڵ دەرچوانی دانەمەزرا هۆڵی گۆڕانکاری ڕیشەی بدەن. سوپاس.